نزیک دەبینەوە لە کۆتایی تەمەنی کابینەی نۆیەم، ئەو کابینەی کە هاوڵاتیان ناویان نا کابینەی قوڵبوونەوەی زیاتری خەیرانەکان، ئەو کابینەی کە ویستی خەیاڵ بگۆڕێت بۆ ڕاستی بەڵام بە پێچەوانەکەی یادەدی و ڕاستی زیاتر تێدا بوو بە خەیاڵ. هاوڵاتیان دەڵێن ئەم کابینەیە و هەر هەش کابینەکەی پێش خۆی هیچ جیاوازیان نەبووە و درێژکراوەی یەکدی بوون، بگرە ئەم کابینەیە بارگرانیەکانی سەرشانی هاوڵاتیانی زیاتر کردووە. ئەوەتەی من ببیرمێ لە هیچ کابینە چاکزادیم نەدیوە، لە هیچ کابینەیەک هەر هەمووی قسەی زیێقوبری قیام بۆ کردوین. ئێمە ئەمساڵ هەر ئەمساڵ خۆزگە بە پار بووین، هەر ئەمساڵ خۆزگە بە پار بووین. ئێمە میلەتی کورد بەخش ئێمە کە ئەوە ئەم حکوومەتەی کوردی هینمانەکە سەرپەرشتیانەکە هەر ئەمساڵ خۆزگە بە پار بووین. من خانەنشینێکم 24 خزمەتم هەیە 220,000 معاشەکەمە. بۆ حاڵۆ لێگرم چۆنی وەرەگرم ئاوای وەرەگرم. معقولە 24 ساڵ خزمەتی دائیرەم بەوێ 220,000 معاشەکەم بێ؟ خێرم بێ ناکەن. من لە وەختی خۆی کە تەقاوتیان کردم خانشیامتم کاکە تەنها زەمانەکەم بەنووی چم ناوێ، تەقاوتی زەمانەکەم بەنووی چم ناوێ. وەڵا خراپسازی نەک چاکسازی. نەوەڵا برا هیچمان دەرێک پێ نەکرێت بڵێ وەڵا ئەمە لەم جومگە چاکسازیان کردووە. هیچ چاکسازیێک ڕووی نەیاوە. ڕۆژ بە ڕۆژ وەزارەکەی بەرەو خراپیە ڕوات. وەربەکو بینیمان لە بیدایەتی ئەم تازەی ئەم کە دروستبوونی ئەم کابینەیە بنزین باش 385 دینار بوو، حیساوە تا بە 1475 دینارە. چاکەکەی لەکوێیە؟ دەیان بەڵێن لەم کابینەیەدا بە هاوڵاتیان دران لە نمونەی چاکردنی دۆخی موچە و نەهێشتنی بندیوار و ڕێخستنەوەی موچەی خانەنشینان و برەودان بە کەرتی گشتی و خزمەتگوزاری. بەڵام بۆ ئەوانەش هاوڵاتیان دەڵێن هیچی جێبەجێ نەکراوە و هەموو ئەوانەی باسیش کران خراپتر بوون. چاکسازی لە چییە؟ وەکو موچە ڕێژەی فەرمانبەران کەم نەبووتەوە، وەکو بەنزین بعد ڕۆژ بۆ ڕۆژ شەرگرانە بێ و وەکو کارەبایی تر هەوتە بە بێ مۆریدەکە ناتوانانی. ئیتر چاکسازی لە چییە؟ بەخوا زۆر بەدەگمان ناوەڵا نەمبینیەوە زۆر بێ بکرێ، حەزەکەم بکرێ بەڵام کار بەدەزێمە نیەمە هیچمان پێ ناکرێت. ئەگەر ئێستا من دەیەن و بۆ جێبەجێ ناکەم بەڕای تۆ بێ لە خوان بپرسین ئێمە ناتوانین بڵین خۆی میسمان بەدەست نییە ئەبێ خوان بیکەن. هەمووی خافڵاندنی خەڵک و هەمووی گەوچکردنی ئەم میلەتە ماوەیە، هیچی تریتیان نییە. هەر ڕۆژانی ترکە موچەیانەیە بە 20 ڕۆژتاویان ناکرد. ئەم جارە لەبەر خاتی و خوان بکردنەوەنێ لە مای 15 ڕۆژات تەوزیعان کردەوەنەوە موچان تەوزیع کرد و لە کۆتاییە موچەکان کردەوە بەو ئیزدحامە ئیخان نشین بەڵێ تەوزیع نەکرد تا ئێستاش موچەی خانشین تەوزیع نەکرد. هەر کەسێک دەدوێنی لەسەر ئەم کابینەیە بەباشی لەسەری نادوێت و زۆر کەسیش هێندە تووڕەن تەنانەت ئامادەنین قسەی لەسەر بکەن، چونکە دەڵێن خەڵکیان بە دەردێک بردووە، هەمیشە دوعای شەڕیان هەیە بۆ بەرپرسان و کاربەدەستان، چونکە تەنها مای بارگرانی و نائومێدی بوون بۆ خەڵک و زیاتر لە 30 ساڵە بێزار نەبوون لە هەڵخەڵەتاندن و قسەی بریقەدار. ئیدی هیچ کاتێک هاوڵاتی ناتوانێت متمانە بەم دەموچاوانە دروست بکاتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.